میوانداری ئیسا حوسێن سەرپەرشتیاری پەروەردەی لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئیسا سڵاو لێبێ بەیانیت باش. جا هەر یەکسەر لەسەر تەوەری بەرنامەکەمانەوە دەست بێتەکەم لەو تاتڵێ ئامادەمان کرد چۆن توانی دایکان و باوکان هۆشیار بکەینەوە کە بۆ ئەوانەی کە خوێندکاری پۆلی دۆڵزیانێ. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی گرنگە لە پرۆسەی پەروەردە گرنگترین خاڵ یان گرنگترین بەش لە خوێندن لە پرۆسەی پەروەردە مەسەلەی ئەزموونەکانەیە. واتە ئەزموونەکان تاقیکردنەوەکان بەشێکی زۆر گرنگ و بەشێکی زۆر هەستیاری پرۆسەی پەروەردەیە کە لە ئەنجامی ئەزموونەکانەوە خوێندکار دەتوانێت پۆلێک یان قۆناغێک ببڕێ ببێت بچێتە قۆناغێکی تر. واتە ئەزموونەکان ئەو تاقیکردنەوەیە یان ئەو هەڵسەنگانەیە کە خوێندکاری پێ هەڵدەسەنجێ لە ئەنجامی خوێندنی ساڵێک بۆ ئەوەی ئەم خوێندکارە ئایا گونجاوە بچێتە پۆلی دواتر یاخود نە. بۆیە گرنگترین خاڵ لە پرۆسەی پەروەردەیان یان هەستیارترین بەش لە پرۆسەی پەروەردە لە خوێندن ئەوەیە کە ئەزموونەکان ئەنجام بدرێت. باشە بۆ ئەزموونەکانیش ئەوەیە کە ئێمە زۆر جاران بەڵێ فەرمو مامۆستا. بۆ ئەزموونەکانیش ئێمە زۆر جاران تووشی ئەو حاڵەتە دەبین کە خوێندکار چونکە حاڵەتێک یان پەڕینەوەیە یا ئەوەتە تاقیکردنەوە یا هەڵسەنگاندنێکی چارە نووسازە بۆیە خوێندکار تووشی فشاری دەرونی دەبێت. جا زۆر جاران ئەو فشارە دەرونیە لەلایەن خێزانەکانیانەوەیە یا هەندێک جاران بەداخەوە هەندێک جارانیش لەلایەن مامۆستایان و مەسەلەی خوێندگاکەشەوەیە. بۆیە بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە هەستمان پێ کردووە لەلایەن خانەوادەی خوێندکارانەوەیە، خانەوادەی خوێندکاران هەست بەوە دەکەن کە مناڵەکانیان لە خوێندن ئەوان حەز دەکەن زیاتر نمرەی بەرزبێنی یان فشار دەخەنە سەر خوێندکارەکە یان ئەوەتە کاتەکە زۆر جاران خوێندکاری ئێمە نازانێت لە چ کاتێکا بخوێنێ. بۆیە هەموو ئەوانە دەبێتە فشارێکی دەرونی بەسەر خوێندکارە. خوێندکار لەو حاڵەتەدا تووشی سەر لێ شێوانیەک دەبی. جاروەیە هەر خوێندکارێکی زیرەک دەبینی زۆر جاران شتەکانیشی بە شێوەیەکی زۆر گونجاو خوێندووە بەڵام کە دەچێتە ئەزموونەکان چونکە فشارێکی زۆری لەسرە تووشی حاڵەتێکی شڵەژاوی دەبێت یا حاڵەتێکی دەرونی ناخۆش دەبێت زۆر جاران پرسیاری لە بیرەچێ یان بە شێوەیەکی تر یان هەر بابەتەکەی کە خوێندوویەتی بابەتەکەی بیرەچێتەوە بۆیە لە ئەنجامدا خراپ جواب بداتەوە، خراپ وەڵامی پرسیارەکانەداتەوە. بۆیە ڕێنمایی ئێمە بۆ دایک و باوکان ئەوەیە کە کەشێکی لەبار و گونجاو بۆ خوێندکارەکانیان بۆ مناڵەکانیان فراهم بکەن بۆ ئەوەی مناڵەکانیان ئازاد بکەنیان بۆ ئەوەی چۆن دەخوێنێ یان دەشکرێ خانەوادەی خوێندکاران بە تایبەتی ئەو خانەوادەیە کە خوێندەوارن یان دایک و باوکەکەوە وەزیفەیان هەیە یان ئەوان خۆیان کاتی خۆی خوێندنیان تەواو کردووە بەرنامەیەک بۆ مناڵەکانیان دابنێن بۆ ئەوەی لە کاتێکی گونجاودا بخوێنن هەر لە هەمان کاتی شاوەکو وتم کەشێکی لە باریشان بۆ فراهم بکەن کەشێکی ئارام بە تایبەتی لە مەسلەی لەو ماوەی ئەزموونەکان ئەنجامەدرێت. باشە بەدەر لە بابەتی ئەو کەشەی کە دەبێت بۆیان بڕەخسەرە باست لە فشار کرد چۆن دایکان و باوکان بتوان ئەو فشاری کە خوێندکار خۆی هەیەی یاخود بووی زیاد نەکەن یاخود ئەو فشاری خۆی لەسەرەتی چۆن بتوانێت ئەم فشارانە لەسەر خوێندکاری پۆلی دۆڵزەکەم بکرێتەوە. وڵا دایک و باب یان خانەوادەکە دەبێ هاوکار بێ بۆ خوێندکارەکە چونکە ئەکەیت خوێندکار فشاری لەسرە ئەکەیت چونکە خۆت دەزانی هەر ئەزموونەکان خۆی ناخۆشە تۆ ئەگەر یەکێک تاقی بکەیتەوە هەر بۆ گاڵتە کەسێک تاقی بکەیتەوە تووشیش لە ژانێک دەبێت. جا ئەگەر ساڵێکی خوێندن پەیوەستە بەم تاقیکردنەوەانەوە بەم ئەزمونانەوە ئەمە خوێندکار بە طبیعەتی حاڵ نۆرمال تووشی جۆرە فشارێک دەبێت کە لە سەرەتی چونکە ئایا باش جواب بداتەوە خراپ وڵامەداتەوە دەرەچێ دەرناچێ. بۆیە یان ئەو خوێندکارەی کە زیرەکە تمۆحی هەیە ئارەزووی هەیە کە نمرەیەکی باش بەدەست بێنێ ئایا بەدەستی دێنیان هەموو ئەوانە فشارن لە لای خوێندکارەکە لای مناڵەکە خۆی. بەڵام دایک و باب دەبێت کەشێکی ئارامی بۆ دەبێ هادیئی کاتەوە ئارامی کاتەوە واتە لە ڕووی دەرونیەوە دەبێ هاوکاری بێ یارمەتی دەرێکی باشی مناڵەکەی بێ یارمەتی دەرێکی باشی خوێندکارەکەی بێ بۆ ئەوەی بتوانێ ئەو مناڵی خۆی هەم لە ماڵەوە کەشێکی بۆ بخڵخێنێ کە ئارام بێ کە هەم هاوکاری بێ یارمەتی بدا یارمەتیدان بەو شێوەیە کە کاتی بۆ دابنێ کە بەرنامەی بۆ دابنێ کە هاوکاری بێ
کە ماڵێکی ئارامی بۆ دابین بکە هەموو ئەمانە دەبێتە ئەوەی کە فشارەکە لەسەر خوێندکارەکە کەم بێتەوە لەسەر ئەم مناڵە کەم بێتەوە جگەلەوەی ئامۆژگاری بکە هاوکاری بکە کە چۆن لە تاقیکردنەوەکانە چۆن جواب بداتەوە کەی دەچێتە مەکتەب کەی پرسیارەکان چۆن دەخوێنێتەوە یعنی هەموو ئەمانە دەکرێت خانەوادە هاوکار بێت دەکرێت خانەوادە هاوکاری مناڵەکانیان بێت چونکە وەکو گوتمان مناڵەکە خۆی تووشی فشارێکی دەرونی بووە خۆی ئەزمونونەکان حاڵەتێکی ناخۆشە بە تایبەتی چونکە وەکو گوتم مەسیری ساڵێکی بەسەرەوەی و خوێندکارەکە تووشی حاڵەتێک باسی مەسیرە کرد باسی ئەو مەسیرەوە کرد کە لەو ساڵەیە لەسەرێت یعنی ئێسا خوێندن لە وڵاتی ئێمە وای لێ هاتووە کە لەگەڵ خوێندکارە قساکەیە لەگەڵ دایک و باوکی خوێندکارەکانە قساکەی ئەڵێ ئەو 11 ساڵی کە خوێندوێتی هیچی چۆن ئەڵێها ئەوە نییە وەکو پۆلی دوانزەکە یعنی وەکووە هیچی نەکرد بێ باشە سەر لە زۆربەی وڵاتانە کە ئاگەیتە پۆلی بڵین دا لێوە هێوا شێواژ گۆڕانکاری ئەکرێت لە ناو خوێندنە بۆ ئەوەی ئاسان بێت بۆ پۆلی دوانزەیان بەنمونە وڵاتێکی وەکو ئێران ئەگەر باس بکەین ئەوان دووسێ ئیمتیحانیان هەیە دووسێ تاقیکردنەوەیان هەیە کۆنکوریان هەیە بابەتی تریان هەیە تاقیکردنەوەی گشتیان هەیە بواکە کە تەنیان لە یەک تاقیکردنەوەیان نەبێ یعنی ئێستا خوێندکاری ئێمە وای لێ هاتووەڵێ من 12 ساڵا خوێنم هەموو مەسیرەکەی من لەسەر ئەم ساڵە یعنی ئەم ساڵە تەلەبەمان هەیە لە پۆلی 11 نەوەنووی هێناون نمرەکەی 98 99 سەیە کە یەتە پۆلی 12 ئەو نە ئەسرێسی هەیە ئەو نە ئەترسێ ئەو نە دڵە ڕاوچەی هەیە سەرگەی هەفتا ناهێنی لەو دەرسی کە زۆر باشیش بۆتیایە کە خۆی داناوە سەش بێنێتە سەرگەی هەفتاش نایەنێ ینی ئەمە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئایا بەڕاستی وەکو شارەزایەک لە جەنابە وەکو شارەزایەک لە پەروەردە وەزارەتی پەروەردە وای نەکردووە کە ئەم ئێسترێس و ترس و دڵە ڕاوچێ دروستکە لە ناو دڵی خوێندکارە خۆی نسبەیەکەیە نسبەیەکی کەمە بەڵام لە پۆلی دە و پۆلی 11 هەرێکە نسبەیەک نمرەی لەسەرە بەڵام نمرە قورسەکە زۆرەکە کەوتۆتە پۆلی 12 من 100% لەگەڵ ڕایەکەی تۆ خوێندکار 12 ساڵ دەخوێنی ئەگەر ئەم 12 ساڵە تەلەبەیەکی زۆر زیرەکیش بوو بێ لە پۆلی 12 ئەگەر لێ بشێوێ یان دەرەجەی کەم بێنێ ئەوە قیاسەکە بەڕاستی زۆربەی نمرەکان لەسەر پۆلی 12 قیاسەکە لەسەر پۆلی 12 دەکرێت بۆیە لەو حاڵەتەدا مامۆستایان ڕۆڵێکی گەورە دەبینن هەم خوێنگاکە هەم مامۆستاکە بە تایبەتی ئەم خوێندکارانە خوێندکاری هەرزەکارن لە تەمەنیان لە نێوان 15 و 16 ساڵ بە تایبەتی پۆلی ئەعدادی ئامادەیی لە نێوان تقریبا لە نێوان 16 تا 18 ساڵیدا یعنی مەرحەلەیەکە قۆناغێکی هەرزەکاریە قۆناغێکە هێشتان بیرروڕای یان هێشتان ڕای خۆی نەچەسپیوە هێشتان لەسەر کۆمەڵک شتا یەکلان نەبووتەوە لەم حاڵەتەدا خوێندنگە مامۆستا دەکرێت چەند ڕۆژێک پێش ئەوەی خوێندکار ئیزم بدرێ بچێتە ماڵەوە بۆ خوێندن دەکرێت ڕێنمایی زۆر جوانیان بکات بە تایبەتی توێژەری کۆمەڵایەتی کە لە هەموو لە زۆربەی خوێندنگاکان هەیە توێژەری کۆمەڵایەتی ڕۆلی گەورە دەبینێت لە هەمان کاتە ئەو مامۆستایانی کە بە ئەزمونن دەکرێت چەند ڕۆژێک ئەم خوێندکارانی بە تایبەتی پۆلی 12 کۆ بکاتەوە ڕێنماییان بکە کە چۆن خۆیان ئامادە دەکەن بۆ تاقیکردنەوەکان و هەروەها لە ناو تاقیکردنەوەکانە کاتەکانیان چۆن دابەشەکەن چۆن چی دەکەن لە هەمان کاتیشە لە کاتی ئەزمونونەکانە کەی دەڕۆن بەرەو هۆڵی ئەزمونونەکان لە کاتی لە ناو ئەزمونونەکانە چۆن وڵامەکان دەدەنەوە ئەگەر وڵامێکی نەزانی چۆن نەش لەژێ هەموو ئەمانە ڕێنمایی یان ڕێنمایی پەروەردەیی یان توێژەری کۆمەڵایەتی و مامۆستایان لە مەکتەب دەکرێت ڕێنمایی خوێندکارەکانیان بکەن لە هەمان کاتیشە لە ماڵەوە دایک و باوک دەکرێت یارمەتی دەر و هاوکار بێ کاکە هەتا ئێستا من زۆر جاران خوێندکارم دیوە نازانێت چۆن دەخوێنێ نازانێت چ بابەتێک پێش و پاش بکە نازانێت کاتەکە چۆن دابەش بکە زۆر جاران تەڵەبەی ئێمە شەو تا بەیانی بەڵێ کاگیسا لەسەر تا بەیانی نەخەوتووە پێویستە هەبێ لە نێوان خوێندکار و مامۆستا ئێمە جاران کە مامۆستاکانمان دەبینی بەڕاستی خۆفێکمان هەبوو لیان دەترساین بە جۆرێکی دیکە سەیرمان دەکردن ڕەنگە تەلەبەمان هەبوو بێ ئەوەی لە ماڵەوە سەعیدیا کرد کە مامۆستاوێنی نەیتوانی شەرحی بکات لە ناو پۆلەکەیدا تا چەند گرنگە ئەم پەیوەندی کە ئێستا گۆڕانکاری بەسەر داهاتووە لە نێوان مامۆستا و خوێندکارە تا چەند گرنگە ئەم پەیوەندی هەبێ لە نێوان مامۆستا و خوێندکار و قوتابخانەکەیان بۆی بتوانن ئەو ترسی کە هەیە لە مامۆستا وەکو جاران کە ئێستا خۆشبەختانە یەکجار وەکو جاران نییە
چۆن ئەمە دەتوانێت ئەو سترێسە کەم کاتەوە لەسەر خوێندکاران لە ڕێگەی ئەو پەیوەندی کە هەیە لە نێوان خوێندکار و مامۆستا و قوتابخانەکەیان؟ ئەم ترسە نەماوە، ئەم ترسە تاڕادەیەکی زۆر کاڵ بۆتەوە. ئێستا دنیای ئەتەرنێتە وەکو پێشان نەماوە. زۆر جاران خوێندکار لە پۆلی دوازە بابەتێکی لێ ئاسێ دەبێت یان بەسەری دازاڵ نابێت مباشر تەلەفۆن بۆ مامۆستاکەی دەکات یان لە ڕێگەی ئەتەرنێتەوە بابەتێک لە یوتیوب یان لە ئەتەرنێتەوە وەردەگرێت و تەماشای دەکات و بابەتەکەی ئەنی کۆمەڵێک مستەلزەماتی حیاتی کە ئێستا ئاسانکاری زۆر بۆ خوێندکار و بۆ خوێندنەوە بەڕاستی هەمویان لە سوود خوێندکار من پێم وانی ئەم ترسە بە شێوەیەکی پێشتر مابێت. بەڵێ مامۆستا ئیسا ئێمە گفتوگۆی زیاترمانە بێت لەگەڵ جەنابتا و بەردەوامیشە بین، بەڵام لێرە ڕاتەگرین کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی هەیە لە هەولێر ئەچینە ئەو کۆنگرەیە ئاگوازینەوە دواتر لەگەڵ تا بەردەوامە بین. فەرمووی. قوتابیان و مامۆستایانەی کە لەو چەند ڕۆژەی ڕابردوودا تووشداوی بەڵێ دیارە بابەتەکە بە شێوەیەکی ترە ئەوەی کە ئێستا لە سەر شاشە بوو ئەوە بابەتی پەروەردە و تەربیەی سلێمانی بوو. کۆنگرەکە بەردەوامە ئاچینەوە هەولێر کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیاوانی ئاگرکوژێنەوەیە لە هەولێر کە سەرمایهدارێک 20 ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە پێشکەش بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێرەدا با بچینەوە کۆنگرێ و دواتر بەردەوامی. ڕۆژە پیرۆزەدا وەزارەتی ناوەخۆ 20 ئۆتۆمۆبیلی ئاگرکوژێنەوەی بۆ سەرجەم پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دابین کردووە کە ئەم ئۆتۆمۆبیلانەی ئەم جارە دابین کراوە ئۆتۆمۆبیلی مۆدیل بەرزن بە تەکنۆلۆژیای بەرز دروستکراون لە جیاوازتر لە ئۆتۆمبیلەکانی ترکە سیستەمی مزەخە و مۆنیتەرەکانی هەمووی سیستەمی ڕۆزن پاوەرە کە هەمان ئەو سیستەمەیە کە لە فڕۆکەخانەکاندا بەکاردەهێنرێن لە ڕووی هێز و گەورەی و بەهێزیەوە. بۆیە دەمەوێت ئێستا بەڕێز کاک دکتۆر هێمن میرانی بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوەخۆ وردەکاری زیاتر بۆ ئێوەی بەڕێز ڕوون بکاتەوە. بەیانتان باش هەوڵاتیانی بەڕێز خوشکوبرانی ڕۆژنامەوان وەکو کاک مقەدەم سەرکەوت فەرمووی پیرۆزبایی ڕۆژی جیهانی پیاوانی ئاگرکوژێنەوە و تیمەکانی ڕزگارکردن لە خوشکوبرانی خۆمان دەکەین کە شەو ڕۆژیان لەسەر یەک داناوە بۆ ئەوەی هاوڵاتیانی ئازیزمان لە ڕووداوە نەخوازراوەکان پارێزراو بن. ئێمە لە کۆتاییەکانی کابینەی نوێمی حکومەت هەرێمی کوردستانین. ئەو 20 ئۆتۆمبیلەی ئاگرکوژێنەوە دەبێتە دەستکەوتێکی دیکەی ڕێزار جەنابی سەرۆکوەزیران کاک مەسرور بارزانی بۆ هاوڵاتیانی کوردستان کە جەنابیان لە کابینەی نۆ لە بڕیارێکی گرینگە بەڕێوەبەرایەتیەکانی بەرگری شارستانی لە بەڕێوەبەرایەتی پۆلیسیا کردەوە و فەرمانی کرد کە ببنە بەڕێوەبەرایەتی گشتی بۆ ئەوەی جەنابیان بتوانێت دەستکراوانەتر وەزارەتی ناوخۆ ڕابسپێرێ خزمەتی ئەو کەرتە گرنگەی پاراستنی ژیانی خەڵک بکە. هەر لەسەر فەرمانی جەنابیان وەزارەتی ناوخۆ هەوڵی زۆری داوە بەقەت ئەو داهاتەی لە بەردەستی بووە و لەگەڵ ئەو بجێش کە بە ئەمری جەنابیان لە وەزارەتی داراییەوە تەرخان کراوە بۆ کڕینی کەلوپەل و پێداویستی بۆ بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی لە پێناوی ئەوەی کە لە ئامادەباشی تەواو دابن بۆ ئەوەی لە حاڵەتی ڕووداوی سروشتی و ڕووداوی ئاساییشە کە ڕووداوی مانمەیدی پێدەڵێن ڕووداوی دروستکراوی دەستی مرۆڤ ئاگرە یان هەر بابەتێکی دیکەیە لە حاڵەتی ئامادەباشی دابن. ئەو 20 ئۆتۆمبیلەی ئەمڕۆ پێشکەشی بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانی دەکرێن بە بودجەی 2.5 ملیۆن یۆرۆ کراون. ئۆتۆمبیلی گەورەترن لە ئۆتۆمبیلی LC7 مێکزەمین کە پێشتر ئێمە پێشکەشی بەڕێوەبەرایەتەکانی بەرگری شارستانیمان کردبوو. ئەو ئۆتۆمبیلە بچووکانەی پێشوو بۆ شوێنە دوورە دەستەکان ئەم ئۆتۆمبیلە گەورانە زیاتر بۆ سنتەری شار و قەزاکان بەکاردەهێنرێن. قەبارەیان گەورەیە 6,000 لیتر ئاو دەگرێت لەگەڵ 500 لیتر فوم. وەکو کاک مقەدەم سەرکەوت فەرمی بە تەکنۆلۆژیای نوێ حازر کراوە کە بتوانێت شەڕ لەگەڵ ئاگری گەورەش بکە.
ئەم دەرفەتە بەڕێزان دەخۆزمەوە بۆ ئەوەی باس لە پێویستی خۆپارێزی بکەین چونکە تیمەکانی ئاگرکوژێنەوە خوا نەخواستە لە کاتی هەبوونی ئاگرا هەوڵ دەدەن هاوڵاتیان ڕزگاری بکەن بەرزکردنەوەی ڕۆشنبیری خۆپارێزی لە ئاگر خۆپارێزی لە ئاو خۆپارێزی لە دیاردە سروشتیەکان گرنگترە لە ڕوبەڕووبوونەوە کاتێک خوا نەخواستە ئاگرێکی گەورە هەبێ کۆنتترۆلکردنی لە هەموو دنیا زەحمەتە ئەوەی کە بینیتان بەخشینی 20 ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە بوو بە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی هەولێر و ئەگەر ئەو ئۆتۆمبیلانە لیان زیابێ ڕەنگە هەنێکیشی بن بە ئەو بەڕێوەبەرایەتیانی کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی بەرگری شارستانەتی هەولێرن ئەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بابۆنی ڕۆژی جیهانی پیاوانی ئاگرکوژێنەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پیاوانی ئاگرکوژێنەوەی لە سەر تاسەری جیهانە ئەم مەراسیمە یاخود ئەم بۆنەیە ڕێکخرا بوو لەگەڵ مامۆستا عیسا بەردەوامە بین مامۆستا ببوورە کە ڕامان گرتیت بینەوە لای جەنابێت با پرسیاری ئەوە بکەین مامۆستا عیسا یعنی ئێمە هەمیشە باز لە دایک و باوکەکەین باز لە ژینگەی ماڵەوەکەین باز لە خوێندکارەکەکەین و جەنابیشت ئاماژت بۆیە کە دایک و باوکە بێ چۆنەڵێ فەزایە یاخود کەشێکی وا بۆ خوێندکارەکە دروست بکەن کە ئەو ئسترس و قەلەقی کەم بێتەوە بەڵام هەنێک دایک و باوکشمان هەیە ینی ئێمە لە کۆمەلگایەکەین کە ڕەنگە دایک و باوکەکە خۆیان ئەسەن خوێنەواریان نەبێ ینی نەزانن بابەتەکان نەزانن ئاگادار نەبن هۆشیار نەبن ئەمە هیچ گرفتێک دروستەکە بۆ خوێندکاران لەم حاڵەتانەیە مامۆستا عیسا بەپێی تەجروبە و ئەزمموی جەنابە لەو حاڵەتەدا لەوانەیە ئەو کاتە دەوەستێتە سەر خوێندکارەکە خۆی خوێندکارەکە دەبێ وریابێ ئاگادار بێ کە چۆن دەخوێنێ لە هەمان کاتیشە من باسی وتم دوو ڕۆڵی خوێندنگا ڕۆلی مەکتەب ڕۆلی خانەوادەی خوێندکاران خانەوادەکە ئەگەر لە دایک و باوچێکی نەخوێندەوار بێ بەڵام زۆر جاران ئێستا خۆشببختانە دایک و باوچی ئێمە ئەگەر نەخوێندەواریش بێ کە نسبەکەی زۆر کەمە ڕێژەکە کەمە بەڵام ئێستا هەموو بە نمونە باسیانی ئەوە وشیارن چۆن ڕێنمایی کەمیش بن بەڵام باسی بکەین بۆ ئەوەی خوێندکار خۆی بۆ ئامادە بکە بۆی ئێمە ئیش بۆ ئەو کەسانە بکەین ینی نەگەوەی کە هەیە منیش زانم کە خوێندن ئێستا خوێنەواری زۆر کەم بۆتەوە زۆربەی زۆری دایک و باوکان خوێنەوارێکی باشیشن ینی بەڵام ئەمە وەکو لایەنێک باسم کرد کە ئەمەش لە بەرچاو بگیرێ بۆ خوێندکارەکان ئەکید دەبێت لە بەرچاو بگیرێت چونکە ئێمە هەر خوێندکاری شارەکانمان نییە خۆ خوێندکارمانەیە لە گوندێکی دوورە دەستە پۆلی 12شە جاروەیە خوێندکارمانەیە لە قەزا و ناحیەکانن هەموو ئەمانە دەبێت لە بەرچاو بگیرێت من بەپێی ئەوەی ئیشەکەم زۆر جاران چوومەتە هەندە خوێندنگا خوێندکار هەبووە خەریکی ئیش و کاری زراعەت بووە خەریکی شوانی و خەریکی کاروباری زراعەکە کشتتوکاڵی بووە کەچی پۆلی 12ش بووە دایک و باوچان لەوانەیە تاڕادەیەک ئەو وشیاریان نەبووبی ئەمە پۆلی 12 ئەمە ناکرێت مەشغول بکرێت بەکاری ترەوە دەکرێت ئەم ساڵ تۆزێک تەفەڕق بکرێت یان چی پێ دەڵێن خۆی تەرخان کات تەنها بۆ خوێندنەکەی چونکە ساڵێکی چارە نووسازە ئەمانەمان هەبووە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی دەکرێت لە هەمان کاتیشا وەکو گوتم لەم حاڵەتەدا ڕۆڵی خوێندنگە و ڕۆڵی توێژەری کۆمەڵایەتی لە خوێندنگاکان ڕۆڵێکی کاریگەر دەبینن بۆ ئەوەی کە ئەم فشارە دەرونیە لەسەر خوێندکار کەمکەنەوە هەندێک حاڵەتی تریشمان هەیە کە لە دەرەوەی با بڵێن هەم دەسەڵاتی خوێندنگاکەی و هەم لە دەسەڵاتی خانەوادەی خوێندکارانیشە بۆ نمونە ئێمە لە ئەمتیحانات یان ئەزمونونەکان لە لای ئێمە لە وەرزێکی گەرم ئەنجام دەدرێت کە بەڕاستی وەزارەتی پەروەردە ئەمیز قسە لەسەر ئەمە بکەین ینی ئیمتحانەکان و تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستانە لە کاتێکا بەڕێوە ئەچێت کە قرچەی گەرماکەیە ینی هەتاوەکە هاتۆتە ناو قاعەکانەوە ئەو نە گەرمە خوێندکار زۆر جارگلی لەوە ئەگەر یارمەتیم بی خوێندکار زۆر جارگلەی لەوە کاکە سەرڕای هەموو ئامادەکاریەکانی پەروەردەکان و هۆڵەکانی تاقیکردنەوە بەڵام هێشتا وەکو پێویست نییە ینی هێشتا ئەو کەشە نەڕەخساوە بۆ خوێندکار کە بتوانێت خوێندکار بەبێ ئسترێز بەبێ قەلەقی لە ناو قاعەکەیە
لەنا ئەو هۆڵەیە دابنیشێ تاقیکردنەوەکەی خۆی بە ئەمەش کاریگەری نابێت لەسەر خوێندکارەکان مامۆستا. ئەکید ئەمن تازە باسم کرد گوتم ئەوە لە دەرەوەی دەسەڵاتی خانەوادە و دەسەڵاتی زۆر زاران خوێندنگاکانیشە ئەمەیە کە بەڕاستی لە وەرزێکی گەرمە تاقیکردنەوەکان ئەنجامە درێت هەرچەندە وەکو وتم وەزارەتی پەروەردە هەوڵی داوە لە کاتی تاقیکردنەوەکانە هۆڵەکان فێنک بکاتەوە بەڵام زۆربەی زۆری هۆڵەکان چونکە گەرماکە تااقەت پڕوچێنە چونکە ئەو مانگی کە ئیمتیحانی لێ دەکرێت هەرچەند ساڵە لەبەر عندي مسائلی بایکۆت امتحانتە دەبووە مانجی 7 و 8 کە بەڕاستی لەوانەیە پلەی گەرما لە نزیک 50 بێت ئەم ساڵ تۆزێک باشترە لە ئەمتحانات بەتایبەتی ئەزمونە گشتیەکان لە مانج لە یەکی حوزەیرانە یەکی شەشە بەڵام هێشتا لە لای ئێمە گەرمە بۆیە هەوڵیان داوە فێنکەرەوە دابین بکەن فێنکەرەوە لەو حاڵەتەدا موبەریدە بووە بەڵام موبەریدا یان ئەو فێنکەرەوانی کە وەزارەتی پەروەردە بۆ هۆڵەکان دابینی دەکات لەبەر ژمارەی زۆری خوێندکاران بەڕاستی هۆڵەکان زۆر گەرمن ینی ئەمانە دەکرێت ئەمانە فشارێکی گەورن لەسەر خوێندکاران لەبەر ئەوە یەک لەلایەکی تر زۆری ژمارەی خوێندکاران لە هۆڵەکانە کە بەڕاستی ئەمە دەبێ عیلاج بکرێت چونکە جاروەیە قاعەیەک ژمارەی خوێندکارانی زۆرە کە ئەزمون دەکەن لە هەمان کاتیشە نەبوونی چاودێر نەبوونی مامۆستای چاودێر لەبەر ئەوەی وەزارەتی پەروەردە بودجەیەکی شایستە بۆ ئەزمونەکان دابین ناکە بۆیە مامۆستایانی چاودێر کە لەسەرەوەی یان بەدەر لە ئەرکە ڕسمیەکەی خۆیان دەبێت چاودێری هۆڵەکان بکەن پارەیەکی کەم چارەسەری ناکەن. بەڕاستی ئەم قەیرانە لە دوای 2014ەوە کە ئەم قەیرانە دارایی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەم قەیرانەی ئەزمونەکانی قوڵتر کردوتەوە هەم کرێی چاودێر کەمە هەم ئەم کرێی کە دەیدەنێ ساڵێک 2 ساڵ دواتر بابڵێن پێی دەدەن ئەمە هەموو وای کردووە کە مامۆستای ئێمە نەچێتە هۆڵی ئەزمونەکان ینی هەرچەندە هۆڵی ئەزمونەکان ئەرچێکی نیشتیمانیە ئەرچێکی نەتەوەییە ئەرچێکی پەروەردەییە ینی دەبێ مامۆستا هەست بەو مەسئولیاتە بکە بەڵام چونکە مامۆستا کری هاتو چۆی لەسرە مامۆستا ناگاتە هۆڵەکان یعنی هەموو ئەمانە تۆ کاتی خۆی پێش 2014 لە ئاخر ڕۆژی ئەزمونەکان کرێی چاودێری وانە کرێی چاودێری هۆڵەکان تەوزیع دەکرا بەڵام ئێستا هەم کرێکە کەمە یعنی مامۆستایەک نزیکەی 3 سعات یان 3 سعات و نیو بە پێوە دەوەستێت جگە لە هاتو چۆکەی تا دەگاتە هۆڵەکە و تا دەگاتە ماڵەوە یعنی لەوانەیە نزیکەی 5-6 سعاتی پێ بچێت بەڵام ئەگەر بڵێم ینی نزیکەی 12,000 دەدەنێ ڕۆژانە کە ئەمە بەڕاستی زۆر کەمە ئینجا ئەم پارێژ ئەم کرێش نایدرێتێ تا ساڵێکیان 2 ساڵی پێدەچێت بۆیە بەڕاستی کەمی مامۆستای چاودێر لە هۆڵەکان بۆتە گرفت ئەمە وای کردووە بۆ ئەوەی بەڕێوەبەری هۆڵەکان کەمترین بۆی کەمترین تووشی کەمترین چاودێر بێت زۆری ژمارەی خوێندکاران لە هۆڵەکان دادەنێت هەروەها کاتمان زۆر کەمە بەڕاستی لە پۆلی 12 پشت بە مەلزەمە دەبەستن لەگەڵمان نابووی لە هەولێرەوە و دوێنێ شۆم ڕۆژ ماندوومان کردی بەردەوامیش تا تاقیکردنەکان تەواو بن ڕەنگە چەند جاری تر هەر چاوپێکەوتن و یەکتر ببینینەوە مامۆستا سپاس بۆ عیسا حسێن سەرپەرشتیاری پەروەردەیی کە لە هەولێرەوە لەگەڵمان نابووی سپاس دەکەین.